بیری دەکەی زۆر کەم شەو هەیە لە خەوی نەبینم کەم شەو هەیە لە خەوی نەبینم دەستمە مزگەفتی چکو لەو مزگەفتەش مەلا بوو کە دەستمە مزگەفتی دەیبینم ڕێیەکەم بەبیر دێتەوە کە پێکەوە دەچوی باشە مامۆستا دەمەوێت ئەو چیرۆکەمان بۆ باس بکەی کاتێک باوکی بەڕێستان لە نەخۆشخانە بووە بانگی پەرستارەکەی کردەوە پێی گوتووە یەکێک لە کنم دانیشتە قورئانی دەخوێنی بە دەنگێکی زۆر خۆش خۆت زیاتر بۆمان باس بکەیت ئەمە ئەوەمان نەزانی بوو چونکە بابم لە ژۆرێ بوو لە ژۆرش نەیاندێشت بیبینین ئەو فترەی کۆڕۆنای بوو پاشمردنی ئەو پەرستیارەیان ئەو سستەرە تەلەفۆنی لۆمە کرد وابزەم لۆ سۆهەیبی برامی کردهبوو گوتی ڕۆژێک ینی لە غورفەی بوو ئەوە نیە نەخۆش و شتی لێ بوو ئەوانە گوتی بانجی کردم گوتی وەرە چیشم گوتی ئەمیش چم گوتم مامۆستا فەرموو چت دەوێ گوتی ئەوە چێە قورئانی دەخوێنی گوتی ئەمیش چاوم جێڕا گوتم وەڵا کەس نییە گوتی کەس مۆبایلی نەکرایەوە گوتم نا وەڵا مامۆستا هەمووی قەپاتە گوتی ئەدی ئەو چێە لای سەرم دانیشتە قورئانی دەخوێنی یعنی ئەو کچە گوتیە من ئەوەم لێ دیت فەیانی تەحلیلیمەوە کە لە پیاوی چاک و زانا و ئینسانی ئەوەمان پرسی گوتیان تاکید ئەوە مەلایکەت بووی نهاتینە قورئانی جێگەومەکانی بەهەشت بێ ئیشەڵڵا بەڕاستی لە هەولێرێ و لە کورد ڕۆی مامۆستا مەلات جەمیل ئیشەڵڵا ئێستای لە هەموو کاتێک خۆش بێت خۆشتر بێ ماسە بوو یاگەر تۆزێک ناحەتم کرد بێ ئەوە بوو یانی ئەو کچە جێڕایەوە پەرستارە بابێ مەسەر پرسیارێکی دیکە مامۆستا ئەمە دەزانین کە ئێوە لە بنەماڵەیەکی ناسراون زۆر جار لە ژیانی خۆتاندا گەیشتون بە پێگە و دەسەڵات وەکو بەڕێوەبەری ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ئەندام پەرلەمانی عێراقیش دەمەوێ ئەوە بپرسم کاری ئێوە چۆن بووە و سوودتان چی بووە بۆ کۆمەڵگا ئەمە پێش ئەوەی برین لە ڕادیۆ و تەلەڤیزیۆن یەگرت و دەست بەکار بم ئەمن پێشتر بەرنامەم بووە بەرنامەی ژینگەیی زانستی لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ساڵی 1992 لەگەر کاک عەبدوڕەحمان سەدیقی ئەوەی کە ئێستا بەرپرسی دەستگای ژینگەیە لە حکوومەت کاک عەبدوڕەحمان لقی هەولێری کۆمەڵی کوردستانێکی سەوزی کردەوە کە کۆمەڵێکی ژینگە پارێز بوو ئەمن ئەو کاتە فەرمانبەر بووم لە بەڕێوەبەرایەتی ژینگە هاتە وێندەرێ گوتی حەزم لێ ببنە ئەندامەوەوانە ئەمن بووم ئەندام دوای بووینە برادەر و براوەوانە ئەو بەرنامە ئەو ئامادەی دەکرد ئەمن پێشکەشم دەکرد پاشانە منیش لەگەری بوومە ئامادەکەر و پێشکەشکار